جاخوای گەورە ڕێک لە قورئانە باسی صفاتی کەسانی بزنسمان و تاجیرەکات کە چەند زیرەکانە عاقڵانە و دەرسی بزنسی دەرەکەیش ماڵساعات قسەی زۆر جوانی کردوتی و کەسانی کە تاجرن بزنسمانن عاقڵترینی خەڵکن لەناو کۆمەڵگاکانە چونکە ئاگایان لە هەموو شتێکە ورد و دریشت هەموو هەلەکانە خوێندنەوە و ئینسان خۆی بۆ خۆی دەتوانێت تاجر بۆ بازرگان بێت هەیە تاجر و بازرگانەکەی کاتە مناڵەکەی بەخێوەکە ئیستیسمار و وەبەرهێنانی تیاکە هەیە لە دینەکەی ئایکا هەیە لە پارە ماڵەکەی ئایکا هەیە لە ناوبانگیەکە هەیە لە علمەکەی ئایکا یعنی مرۆڤ ئەبێت بۆ ئەوەی کە کەسێک بێت بەڕاستی بیباتەوە لەم ژیانە ئەبێ بە عەقڵێکی بازرگانیەوە بژی بۆی خوای گەورەش بەڕاستی باسییانەکە فەرمێت إن الذين يتلون كتاب الله ئەوانەی کە کتابەکەی الله تبارك وتعالى ئەخوێننەوە ئەوانەی کە کتابەکەی الله تبارك وتعالى ئەخوێننەوە وأقاموا الصلاة پابەندی نوێژەکانیان سێکن عزیزان ڕێک دوای کتابی خوا قراءەی قورئان باسی نوێژی کردووە وكأنما نوێژ ئیقامەی دڵە ئیقامەی ڕۆح ئیقامەی کەسایەتی ئیقامەی هەموو شتێکە ئەو کەسێک کە نوێژ ئەکات دەست نوێژی تاوە جلوبەرگی پاکە دڵی پاکە ڕۆکاتە قیبلە لە کاتی خۆیان نوێژەکە هەموو شەرت و شروط و واجباتەکان و هەر هەمی لە کاتی خۆشیەکە ئەڵێت ئەو کەسە ئیقامەی نوێژی نەکردووە فقط ئەدای نوێژی کردووە نوێژەکەی کردووە لە کاتی خۆیان بەجوانی وإما الصلاة نوێژ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەوەیە کە يعني فحشاء ئەچی دان پیسی خراپە هەیە لە زمان لە داوێن لە چاو لە عەقڵ و لە بیرکردنەوە هەمووی لێ پاکەکاتەوە ئەبێ بزانە ئینسانێکە کە تووڕەیەکی هەیە ئەم تووڕەیە چۆن چارەسەرەکە حەسوودی هەیە حەسوودی چۆن چارەسەرەکە خوشکێکە غیبەت چۆزانمەکە چۆن چارەسەرەکە پیاوێکە لە ماڵا تووڕەیە زوڵمێکە کات شتێکەکە چۆن چارەسەریەکە ئەم نوێژە ئەبێ هەر نوێژێ بۆ نوێژێت چی بکات تازەی کاتەوە بەڕاستی ئەمە ئیقامەی سەڵاتە ئیتر بە تەفاسیلیشەوە بۆ خوای گەورە لە 4-5 جار ئێخاتەوە بیرت یعنی ئەمرێکی عەظیمە شتێکی گەورەیە إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم وأبخشن لوي كإيما فيما بخشيون يعني في عمر خاص الله عليه وسلم فرمي أجود الناس سخيترين وبخشن التريني خلقي بو ولا مال بخشينا أي بخشي فسكي دولة من بو تعجيل بو بعض بزنسمان كاتبو دايك خديجة رضي الله عنها كاري أكل أو خوي دايك خديجة بزنسماني كي عقل وزوزي لك بو أفرتكو كسي دياري كرناوي محمد بو عليه الصلاة والسلام أويش لتجارة سركوتو بو وفي عمر خاص أصلا دولة من بو بخلافی هەموو ئەوەی کە باسەکردی پێغەمبەری خوا سەرسکێ نازانم ژیاوە ئەوە تەنها خۆی نەیویستۆ لە هەنە حاڵەتە ویستی لە هەنێ بابەت دوورکەوێتەوە ئەیگینا جاریوا بووە کەسان نەکاتونە بۆ لاوتیانە دەی ئێمە وینە موسڵمان شتێکمان بەرێ وتێتی نێوانی ئەو دوو دۆڵە شاخە بینی و هەموو مەڕە ئەوە هی منە هەمووی ببە بۆ یعنی چۆن بڵێ معرەزێکی سیارەم هەیە ئەو معرە سیارە هەرەمووی بۆ خۆتان چ فڵانە عاشیرەت هەرکی و دۆستی و نازان کێ بەس ببنە بێنە ناو دینەکە مەسەل یعنی عەقڵ بۆ زۆر ئەوە بووە بۆیە فەرمووی لە ڕەمەزانیشە زۆر بەخشندە بووە بەخشند بوو لەوەی کاتەکانی ئەبەخشی بەخۆی بە دەوروبەری و خێر و حەسەناتیشی ئەکرد وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية بنيهني وبأشكرا يعني سيري وانا كخلقي توزعن في بزانة وأشكرا أنا عايتر بنيهني أي كي هو باش يخواي جورا وخود بأشكراش لبرو خلقي كثير يعني براستي إما أبي إشي تاك بروك يبدين يرجون تجارة لن تبور رجاء هي يعني أمل يعني أميد يعني هي بود بازرگاني نبراو زور بالاو جورا أو كسي تنها أملي هي تنها هواء أخوازه هواء زائد هواء خيبة الأمل بهواتك بلان كاتك مروف هواي هبو يعني أملك هبو أميدي بشته عملو كارو كردوي كرد أما بيتشي أبيته هو سرفرازي هو نتيجة أبيت لكن عزيزان كاتا كسي بزنسمان أمانة أكاد كتاب خوينتو عقلي دولما نكاد بتعبير كتابك خوي جورا نيوجاكان يكاد لا خوي هاكا كاتو خوي دامزراو أكاد وأش بخشي لو مالي هيت يعني راسي تاجري كوت أبي تاجر بمال وبخشي بكتاب بخوينتو كقرآن باشترين شتيش كقرآن كتاب الله ليوفيهم أجورهم راستي باداشي أوهم خيرانين أدريته ويزيدهم من فضله خوي جورا فضلي خوي دا رجل بسر يعني ام صفاتات يابي فضلي خوا زور عزيزان فضلي خوا زور
بەڵام چۆنە وەڵی نازانم بەس زان زۆر گەورەیە یعنی کەسێکە فەزلی خوای توش بوو زۆر ئیتر بزانە تووشی خێری زۆر گەورە بۆ لە ژیانە ئەمانە وەکو وڵات تحقیقە نەیڵێن یعنی حقیقەتێکە هەر کەسێک لە هەر تەمەنێکە لە هەر حاڵ و بارێکا بێ تەطبیقی ئەوانە بکە فەزلی خوای بەسەر ئاڕژێ فەزلی خوش زۆر گەورە فەزلی خوا بە هیچ شتێک قەرەبوو ناکرێتەوە فەزلی خوا دەوڵەمەندەکە عاقڵتەکە ژیان و بەختۆری پێدا ئینەه غەفوور شەکوور ڕاستی خوای گەورەش زۆر لێخۆش بووە زۆر لێخۆش بووە خۆزێر بۆشێ شەکوور یعنی سپاسکارە سپاسگوزارە خوای گەورە لە پاداشتی ئەوان چاکانەیەکی پێتە بەخشێت زیاتریش زۆر زیاتریش پێ بەخشێت